یەکەمین پێشانگای پەرتووکی کوردی لە هەولێر کرایەوە کە بڕیارە 6 ڕۆژ بەردەوام بێت. 130 دەستگا و ناوەندی چاپ بەشداریان تێدا کردووە. ئامانجی ئەم پێشانگایە بەشداریکردنی دەستگا و ناوەندەکانی چاپی هەر 4 پارچەی کوردستان بوو. بەهۆی دۆخی ناوچەکە و جەنگی ئێرانەوە تەنها 6 دەستگا لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون. فایق خاوەنی دەستگای گزنگە لە شاری مەهاباد. ئەو دەڵێت ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی کێشەی داراییەوە کەمتر پەرتووک چاپ دەکرێت. لەلایەکی دیکەشەوە دۆخی ئێران بە جۆرێکە نازانرێت کەی جەنگ دەست پێ دەکاتەوە. ئەو شەڕەی دواییش و بە تایبەت شەڕەکەی هاوینش حتا هەمووانە هۆکاری زۆر نەرێنین لەسەر ئەوەی کە نەتوانین نەوێرین بەرنامە بۆ دوای ڕۆژ معلوم نییە کە بەشدار بین بەشدار نەبین. ئێستا ئێمە هاتووینە ئێرە شەڕ هەر بەردەوامە شەڕ هەیە ترسیوەمان هەیە نەتوانین بگەڕێنەوە ئەوانە هەموو هەیە. دروشمی پێشانگاکە بە کوردی نووسین بە کوردی هزرین. ئەمە وەک هەنگاوێکی نوێ دەبینرێت بۆ زیاتر گرنگیدان بە زمانی دایک. بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێک لە دەستگا و ناوەندەکانی چاپ ڕەخنەیان هەیە. دەڵێن ئامادەکاریەکان لە ئاستی پێویستدا نەبووە. بێگومان هەمی گۆڤە پێنگاوە ئەوەل ئەن پێنگاوە ئەیکێ هەندێک کێموکاسیت هەین هەندێک پێنگاوێنداک و باشتر لێ بێتن. بۆ نمونە ئەمشیان پێشوەخت ئامادەکاریت باشتر بکەین ڕیکلامێکە باشتر بکەین بۆ بێ پێشانگەهەیە. هەرچەندە دیف دەم و ئەو شیانت بەردەست کار گەلک هاتەکردن لێت شیان باشتر بکەن. بۆ نمونە پتر هەموو هەنگیت گەل دەستگەهێن چاپ و وەشانێت کوردیین پارچە دیت کوردستانی پتر هات باکردن. ڕێکخەرانی پێشانگاکە ئاماژە بەوە دەدەن کە لە ڕووی میدیاییەوە هاوکاری نەکراون. شوێنی پێشانگاکەش لە ڕۆژانی کۆتاییدا گۆڕدرا. ئەوانە بەشێک بوون لە هۆکارەکانی کەم و کوڕی. بەداخەوە لەبەر ئەو ماوە کورت و کەمەی لەبەردەستی ئێمە بوو، یعنی 1-2 ڕۆژ بەر لە جەژن موافقاتی هۆڵی پیشانگای نێودەوڵەتیمان ئێمە تەواو کرد و کەوەکەی کراوە ئەتوانین کارەکەمان بکەین. ڕاگەاندنی بیرۆکەکە پرۆژەکە کە ئێمە بەنیازم پیشانگا بکەینەوە هەتا 1-2 ڕۆژ لەمەوبەر هیچ کەناڵێکی میدیایی مەگەر بەدەگمەن دەنە هەواڵێکیشان بۆ بڵاو نەکردینەوە. ئێمە هەر بە دەنگی لاوازی خۆمان لە ڕێگای سۆشال میدیاەوە بانگەوازمان بۆ کرد. بەهۆی تاو نەکردنی ڕێکارەکانی ڕێگەپێدان هیچ دەستگایەک لە ڕۆژاوای کوردستانەوە نەیانتوانی بەشداری پێشانگاکە بکەن. بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانی شڕایان گەیاند کە ئەو بابەتە پەیوەندی بە کەمی کاتەوە هەبووە. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.